ئەو شۆفێرەی ناوچەی گەشتیاری بێرمەساردی شێوان بە چەند سزا دەدرێت؟ بە پێی یاسا بەرکارەکانی حکوومەتی هەرێم سزاکەی لە نێوان 150,000 دینار یان 200 میلیۆن دینار دەبێت. ئەمە جگە لە سزای بنکردن. پشتیوان کەریمم لەگەڵم بن لە یەک باسی ئەمڕۆ وردەکاریەکانی ئەو بابەتەتان بۆ دەخەمە ڕوو. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگە ئیدارەی سەربەخۆی سۆران بەزاری کرمانجی ڕاگەیاند لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو شۆفێرێکی دانیشتووی سۆران بە ئۆتۆمبیلێکی جۆری نیسان پاتڕۆل زیانی بە ناوچەیەکی گەشتیاری بێرمەساردی گەیاندووە و لەلایەن فەرمانگەکەمانەوە سزای یاسایی لەسەر تۆمار کراوە. هەژار ماهر بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی سۆران بۆ زاری کرمانجی دووپاتی لەوە کردەوە کەسی ئەو شۆفێرە لە دادگایە و هێشتا دادوەر بڕیاری کۆتایی و سزای دەرنەکردووە، بەڵام بەپێی یاسای ژمارە 8 ساڵی 2008 دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان سزای ئەو جۆرە تاوانانە بەنگکردن و پێبژاردنشی تێدایە. ئاشکراشی کرد سزای بەنگکردن لە نێوان 1 مانگە و سزای مادێکەشی لە نێوان 150,000 دینار تا 200 میلیۆن دینار دەبێت. دادوەر بەپێی زەرەر و زیانەکان و تاوانەکەی بڕیار لەسەر کەیسەکە دەدات. لە ڕۆژانی ڕابردوو هاوڵاتێکی دانیشتووی قەزای ناوەندی سۆران بە ئۆتۆمبیلی جۆری نیسان پاتڕۆل هەڵساوە بە تێکدانی ژینگە و سروشتی گۆمی بێرمەسار لە کوێستانەکانی قەزای سیدەکان. دیمەن و گرتەی و ڤیدیۆی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاو کردوتەوە. فەرمانگەی ژینگەی سۆران ئەم کارە بە جۆرێک لە هاندان و کەسانی تر دادەنێت و دەڵێت پێچەوانەی یاسا و پاراستن و ژینگەیە و دەرفەتێکیشە بۆ ئەو کەسانەی تر کە هەمان سەرپێچی دووبارە بکەنەوە. خواتان لەگەڵ.